کاک پەیمان سڵاوت لێبێت لە ماوەی ڕابردوودا دەوڵەتی ئێران ڕایگەیان لە سەرەتادا کە دەتوانێت ئەم نەخۆشیە کۆنتڕۆڵ بکات بەڵام لە ئێستادا تەواوی کۆنتڕۆڵکردنی ڤایرۆسەکە لە دەست دەرچووە. ئایا حکوومەت ئەتوانێت ئەو ڕێکارانە بگرێتە دەست کە بتوانێت هاوڵاتیانی دڵنیا بکاتەوە کە نەخۆشێک کۆنتڕۆڵ دەبێت؟ سڵاو و ڕێز بە ئێوە و لە بینەران عەزیزتان. پێشەکی من عەرز دەکەم خزمەتتان کە من خۆم پێم خۆش بوو کە بە عنوانە کەسێکی مەبارز و شۆڕژگێر پێناسە بکرێم و شڕ بە کارە سیاسی تایتەڵێک بوو کە حەزم پێ نایەکرد، بەڵام ئەوەی کە ئێوە چاوتان وا پێوە لەلایەن دەوڵەتە ئێرانیەوە بەحسەکرێت سەرتاپا وەکو تەواوی سناریۆکانی پێشووتری پڕ لە درۆ و شاردنەوە بەرامبەر بە خەڵک. لە واقع هەتایەک هاتبوو لە پاییزەوە تەواوی ئێران گەڕابوو دەورێک و خەڵکێکی پێی کوشت. خەڵک ناویان هەنیا ئەنفڵەنزای کەربەلایی وایان پێوت. دەم دوا دەرکەوت کە ئەمە هەمان کۆڕۆنایە. معاونە وەزیرە بێداشتە ئێرانیش چەند ڕۆژ پێش خەبەرگوزارەکان مخابرایان کرد کە وتی ئێمە دێر زانیومانە بە کۆڕۆنا و ئەمە ئەنفڵەنزایە، بە عیمان ئەنفڵەنزا پێناسەمان کردووە. داستانەکە مەسەڵ کە خەڵکی ئێران دەورێ گشتیان ئەم نەخۆشیانە کردووە. ئەویشە کە ئەم نەخۆشیە لە ١٨٠ خەڵکی دیاری نادا بە سەختی و کەسانێک کە ئیگرن خۆشیان نازانن گرتوویانە و لە ١٢٠ حاڵەتەکانیان ئەگۆڕێت، بڕێکیان پێویستیان بە نەخۆشخانە هەیە، بڕێکیان تا ئاستانی مەرگ ئەچن. باعث ئەوێت کە تۆ شتێکی ڕەچاو نەوێنی ئەگەر وشیاریەک نەدرێ یا ئەگەر خەڵک خەبەر نەکەنەوە. کەواتە خەڵک لە پاییزەوە تووش ئەم جەریانە بوو. معلومش نییە لە ئێران ڕۆشتووە بۆ چین یا لە چین هاتووە بۆ ئێران. داستانەکە ئەمەیە، ئەمما هیچ کەسێک لەم وەسەتە واقعیەتەکە نایژی. ظاهرەن لەگرا کۆڕۆنا لە سەتە جەهانی یان ئەپیدمیە کە دەستی پێ کردووە ئەتوانێت بەهرەهات مختەلف ببێت بۆ وڵاتایەکی تایبەت کە لەم پاستە بەکاری بکرد. ئەوەی کە لە کۆڕۆنا زۆر مهمە بەهرە سیاسیەکانیسی کە ئەیگرتبوو. یەک کۆڕۆنا ئەتوانێت بە شدەت جوڵتەیەکە کەس ئەبوژێت و لە کراریا ترسێکی عمومی دووسەکان. ئەم ترسە ئەگەر هدایەت بکرێ، ئەگەر کۆنتڕۆڵ بکرێ، دیسانە وەزاڵتێکی دەسەڵات سەر مەردمە بە شێوەیەکی زیاتر، بە شێوەیەکی چڕۆتر کە لەم لابەر و دیسانەوە خەریکە بە هاوکاریە تەواوە باڵەکانە خۆی بەس ئەم قەیدانەشە پێپەڕێت و تەهدید بە فورسەتی کات. ئێوە ئەمڕۆ ساحەیە سیاسی ئێرانە، خەڵکی ئێران ڕوو بە خەڵکی کوردستان یەک نەفەر ئەحزابی خصوصیۆنە نەهەوێت کە بەرامبەر بە مەسەلەیەکی گرنگی ئاوەوە کۆڕۆنا قسە بکات. تماشا بکە هەر خصوصیۆنەیەکە لە خەڵکیش بینی ئەم خصوصیۆنەی گەنیش خەڵکیان کرد بە پێشمەرگە، بە حەد بێ زندگی ئینسانەکانیان کرد بە جەبهەی چاڕ. بەس تەمەشکا بە هاتەکەنا. زۆر باشە کاک پەیمان، لە ئێستادا وا باز دەکرێت کە وەکو لە ڕاپۆرتەکەشا بینیمان بەشێک لە کارمەندانی سوپای پاسدارانی ئێران تووشی ئەم نەخۆشیە بوون کە ئەمە حاڵەتێکی مەترسیدار لەناو هێزە سەربازیەکانە بڵاو بووتەوە. بەشێک لە بەرپرسان وەکو جەنابت باست کرد، بەشێک لە بەرپرسانی حکوومەتی ئێران یاخود ئەندام پەرلەمانەکانی ئێران تووشی ئەم ڤایرۆسە بوون. تا چەنە حکوومەت دەتوانێت کۆنتڕۆڵی ئەم بابەتە بکات بۆی زیاتر تەشەنە نەکات و لەناو تەواوی ئێرانە بڵاو بێتەوە؟ ئەو جۆرەی ئێمە تەماشای ئەەکەین ئەمە ئەپیدمیە گشت کەسێشێ بیگرێت، دەورێ گشت کەسێ ئەیگرێت، ئەوەی مرد ئەوەی مامە، وەکو هاڵەمەت پەتایەکە هاتووە هەموو ساڵێک ئینسانەکانێگرن واکسەنیشی هەست و دیسانەوە خەڵکیش ئەبژێت، بەڵام دەستێکی زۆر کەم. دەوڵەتە ئێرانی ناتوانێن پەتایە کۆنتڕۆڵکە. دەوڵەتە ئێرانی لە یەک شت ئەترسێت، ئەم کۆڕۆنا بتوانێت ڕەفتارە مردم بەرامبەر بە دەسەڵاتە خۆی بگۆڕێت. یعنی چی؟ یعنی دەوڵەتە ئێرانی ساڵهاز بە درێژایی 41 ساڵ بە ڕەوایەتی جمهوری ئیسلامیەوە بە ترس و سەپاندنی ترس بەسەر خەڵکە کۆمەڵگە خەریکە حکوومەتەکە، هەر لە شەلاقەکانی مەدەعی ئابی تا دەستگیریەکانی تا کوشتارە دەستەجەمیەکانی ساڵی 67 تا ڕەخسی معلەقی ئینسانەکانی لە ناو خیابان و ئیعدامی مەدەعی ئامی
تا دەستکردن بە کونای ڕشق و وادارکردن مردمە تەبدیل بوون بە بەسیجی و سەربازە ویلایەتە فەقیه بوون بۆ خاترەوەی بتوانێ نان بخوا. دەوڵەتە ئێرانی لە توو لە 41 ساڵە ڕابردووە بە ئەنواع و ئەقسامی قەیران و بوحران و ترس خەڵکی کردە کون و خەڵکی سەرکوب کرد. ئەخیر دانیان ماجراکانە پاییز ئەمساڵ و ئابانمان بوو لە کەفە خیابانەکانە شارەکانە ئێران و کوردستان. ببوورە پێتە بڕم جیاواز لە ئێران، جیاواز لە دەوڵەتی ئێران بەڕێز لە بەریتانیادا دەدرێژی. لە ئێستادا ڕەوشی هاوڵاتیانی بەریتانیا لە چیدایەوە ژمارەی تووڕوان لەوێ بە چەندە گەیشتووە بۆی کە تۆ ئاگادار بێ ڕێو شوێنەکان تا چەندە گیرانەتە بەر لە وڵاتەیە. لە بریتانیا کاملە نۆرماڵ بەرخوردکریاگەتەکە کۆرۆناوە وەفرە واقعی. لە بریتانیا بەحس ئەوەسە کە ئەمە ئەپیدیمیە و ئەشی شیوع پەیاکە و شیوع پەیاکە ئەوانەی کە خۆیان ئالوودە بووگەن ئەتوانن خۆیان ئایسۆڵێت بکەن و قەرەنتینە بکەن لە ماڵە نێنە دەرەوە. ڕقەمە تەلەفۆنێکی 111 شاندانیاگە هیچ هەراسەتی اجتماعیشیان دروست نەکردگە، هیچ جێگەیەکیان تەعتیل نەکردگەوە نایکرد فعلاً. دوکە بۆریس جانسۆنیش باسی کرد کە ئێمە باوەڕمان بە ئەمنیەتی ڕانی و گەلەئی نییە، یعنی تەواو شارێک و مردمێک بخزێنی نەگۆشەی ماڵێک گەرچی قەرەنتینە و جۆرەی کەندەگرا بەحسیەکەن تەکە ئەوەی کە گویا لە ئێران و لە مەناتقی ئێمە بەحسیەکەن شتێکی فرە متەفاوتە خەڵک دەتوانێت بچێتە دەرەوە هەندێک مەسائل ڕعایەت کاس پاسڵەیەک متری لە یەکتری هەبێت لە کاتە خەریدکردنە لە کاتە هەڵس و کەوتە لە ناوە خیابانە. ئەمە مەسئلەکە کاکە ئالەگرا نسبەت بە خەڵکی ئێمە ئەمەسە ترسێک هاتکە کە سەرانە جمهوری ئیسلامیش هەمان مقداروانە ژێرە تەهدیددا. بازوەکانە جمهوری ئیسلامی سپای پاسداران نهادهای ئەمنیەتی مؤسسات مختلف دەوڵەتە ئێرانی کارمەندەکانیان وانە تەهدید کۆرۆنا هەروە کە خەڵکی عادی هەست. بۆیە نەمەشیە خەڵکیان هەناردایەتەوە ماڵ کاکە. بەڕێز پەیمان حەیدری سیاسی سپاس بۆ بەرداربوونت لە تەوەری ڕۆژدا.